مەزڵوم عەبدی و شاندێکیانە کەسە لە ڕۆژاوای کوردستان کۆبوونەوە لەژێر فشاری ئەمریکا پرۆژەیەکی پینە و پەڕۆ لە پێناو نەبڕینی هاوکاری بۆیە خستنی پێشمەرگە ئامادە دەکرێت. حکوومەتی هەرێم زەنگی فەوتانی موچەیەکی ئەم ساڵی فەرمانبەرانی لێدا. باگوێرەی زانیاریەکان بەنێو بژی دکتۆر موشید خەزنەوی زانای ئاینی ڕۆژاوای کوردستان مەزڵوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات لەگەڵ شاندێکی ئەنەکەسە کۆبوونەوە. ئەوە لە کاتێکدا ئەمریکا و فەڕەنسا ڕایان گەیاندووە بۆ ئەوەی بتوانن بە تەواوەتی پشتیوانی کورد بکەن پێویستە یەک شاندی کوردی هەبێت لە دیمەشق. لام چوارچێوەیەش مەزڵوم عەبدی پێشنیاری کۆبوونەوەی لەگەڵ ئەنەکەسە کردووە. ئەمڕۆ کۆبوونەوەکە ئەنجام دەدرێت و ئەگەر بگەنە ڕێکەوتن ئەوە کورد بە یەک شان دەچێتە دیمەشق. بەهۆی ئەوەی ساڵی داهاتوو دوایین دەرفەتە کە ئەمریکا و هاوپەیمانان داویانە بۆ چارەسەرکردنی یەکەکانی هەفتە و هەشتای پارتی و یەکێتی لە ئێستا ئەو دوولایەنە پرۆژەکەیان ئامادە کردووە بۆ ڕاستیکردنی ئەمریکا و هاوپەیمانان. بەپێی پرۆژەکە ناوی یەکەی هەفتە و هەشتا بۆ فەرماندەی دەڤەری هەولێر و دەڤەری سلێمانی دەگۆڕێت و ڕاستەوخۆ دەخرێنە سەر وەزارەتی پێشمەرگە. بەپێی زانیاریەکان ئەو پرۆژە ئەوەندەی بۆ ڕازیکردنی هاوپەیمانانە کە بڵێن پێشمەرگەمانی خستۆتەوە بۆ ئەوە نییە بەکردەی هێزەکان یەک بخەنەوە. ئەو پێی ناوەڕۆکی هەردوو هێز هەر بە حیزبی دەمێننەوە تەنها لە ڕواڵەت دەخرێنە سەر وەزارەتی پێشمەرگە بۆ ئەوەی ئەمریکا هاوکاریە داراییەکانیان نەبڕێن. بەپێی هەواڵێکی میدیای نزیک لە سەرۆکی حکوومەت فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان لەو ماوەی کەماوە تەنها دەتوانن یەک موچەی تر وەربگرن و موچەی مانگی 12 فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەفەوتێت. بەپێی هەواڵەکە پاشەکەوتیش ناکرێت بەو پێی کە پاساوی ئەوە دەهێننەوە کە حکوومەتی عێراق پارەی موچەی مانگی 12 فەرمانبەرانی هەرێمی بۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان نەناردووە. ئەوە لە کاتێکدایە کە پێشتر بەڵێنیاندا بوو کە هیچ موچەیەکی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەم ساڵدا نەفەوتێت.